لە سلێمانی سێمین خولی پێشانگای نێودەوڵەتی بۆ بەرهەمە عێراقیەکان بڵێن یاخود کارگەکانی ناوخۆ کرایەوە و ماوەی 4 ڕۆژی خانەوە ببورن کە لە 3 مانگ و دەستی پێکردبوو لە تاسڵوجە. ئەمە بووە هۆی ئەوەی کە زۆری کارگە عێراقیەکان و کارگەکانی کە لە ناوخۆی عێراقا بەرهەمهێنانیان هەیە و بەرهەمیان هەیە ئەوانەی کە بەرهەمەکانیان هەناردی دەرەوە شەکەن سارە لە نێو ئەم پێشانگایە بەشدار بن و بۆ ماوەی 4 ڕۆژکارەکانیان بەڕێوە بەرنجە ئەم بەیانیە بە خۆشحاڵیەوە بەڕێز حسێن حەمەکەریم بەڕێوبەری پەیوەندیەکان لە پێشانگای نێودەوڵەتی سلێمانی لەگەڵمان نابێت قسە و باسی لەگەڵاکەین بزانین پێشاگاکە چۆن بەڕێوە چوو ئەو کەسانی کە بەشدار بوون خۆدەوە کارگانی کە بەشدار بوون چۆن بوون کێ بوون و توانراوە جیاوازی ئەم ساڵ لەگەڵ بەڵە ساڵانی ڕابردووە چییە گفتوگوی زیاتری لەگەڵاکەین و ئەوی وڵامەکانمانەیەتەوە کاکسە زۆر بەخێر بێ. زۆر سپاس بەخێراتیت مەمنونم سپاس بەیانی بەڕێستان و سەرجەم بینەرانی کەناڵی کورسان زۆر سپاس. کاکسە ئەمڕۆ کۆتا ڕۆژ بوو بەڵێ باسێکمان بۆ بکە چۆن بوو بە گشتی کارەکان چۆن بەڕێوە چوون و پێشانگاکە هەمووکو خودی خۆت وەکو جەنابەت هەموو بە شێوە گشتێکەشی چۆن بەڕێوە چوو. بەڵێ زۆر سپاس. طبعا من وەکو ئەرکەکەی خۆم بەڕێوەبەری پەیوەندیەکان لەم دووسێ ڕۆژە بەردەوام هەوڵم ماوە فیدباکی پێشانگاکە بکەم ینی بەردەوام سەردانی کۆمپانیا بەشداربووەکانم کردووە یعنی سپاس بۆ خوا بەشێکی زۆریان بێگومان تێبینی و سەرنج هەر هەیە ینی ئەوە زۆر ئاساییە ئێمەش یەکێک لە ئامانجەکانمان ئەوەیە کە تێبینی و سەرنجەکان وەرگین بۆ ئەوەی لە کاتێکی ترا لە خولێکی ترا بتوانین باشتر ئەوانە بکەین بەڵام بە شێوەیەکی گشتی هەمویان زۆربەی زۆریان ڕەزامەند بوون لە ڕێزەی لە ڕووی بەشداربووانی هاوڵاتیانەوە و هەموو ئەو سەردانی کەرانش کە سەردانیان کردووە لە تەنانە لە شارەکانی تریشەوە هاتبوون دەستخۆشیان کردبوو دەستخۆشیانە کرد لێمان بەڕاستی لە شێوەی ڕێخستنی پێشانگاکە لە ڕووی دیزایانی ناو پێشانگاکە ینی ئێمەش بێگومان تۆ کارێکەکەی دەستخۆشیەک بۆ تۆ زۆرە بەڵێ لە بەرەو بەشێکی گشتی ینی هەمووی تقریبن هەڵسانگاندنی باشیان بۆ کردووە بەڵام ئومێدی گەورەترمان هەیە ئینشاءڵڵا. کاکسێن باسێکمان لەو بۆ کە بزانین جگە لە کۆمپانیاکان ئەوانەی کە تازە پیشەسازێکی خۆیانەیە یاخود ئەوانەی پیشەگرن ئەوانیش بەشداریان کردبوو لەم پێشانگای یاخود تەنها کۆمپانیاکان بۆیان هەبوو بەشداری بکەن. نەخێر من طبعا توانین پۆڵێنیکەین بۆ سێ جۆرەوە جۆرێکیان با بڵێن پرۆژە گەورە و استراتیژیەکانن کە کارگەکانی ئاسن و کارگەکانی چیمەنتۆ و هەندێک لە کارگەکانی بەرهەمی خۆراک و ئەوانە بەڕاستی ئەوانە کارگەی گەورە و استراتیژین کە کاریگەریان بۆ ناوخۆی هەرێمی کوردستان و بەرهەمەکانیان بۆ عێراق و ڕەنگە هەندێکیشان بۆ دەرەوەی عێراقیش ئەو بەرهەمانە بڕوە بەشێکی تریان کارگە مام ناوەندەکانن بەشێکی تریشان کارگەی بچووکن ینی بۆ نمونە کارگەیەک دامەزراوە مەسەرەن چەند ساڵێکە خەریکی بەرهەمی خۆراک و بەرهەمەکانی بۆ نمونە ئەمەی سرکەی سێ و ڕبەهەنار و شەربەت و ئەو شتانە ئەوانەش بەشدار بوون ئەمە تقریبن بۆ سێ پۆڵێن ئێمەم ساڵ تازەگەریەکیشمانتیا کرد ژمارەیەک لەو گەنجانەی کە خاوەنی بیرۆکەن یان پرۆژەیەکی بچووشیان هەیە دەرفەتێکمان بۆ ڕەخساندن ئێمە بەبێ بەرامبەر شوێنمان پێدان بۆی کە بێن ئەلێرە ڕاتەگرم کا حسێنانی یەکێک لەو پرسیارانەی کە ئامادەمان کردو کە ئاڕاستی جەنابێت بکەین بۆ کارەکەی چی بوو کە ئەم ساڵ ئەم گۆڕانکاریەتان دروست کرد پێتان وایە کە ئێستا گەنجی باش و بەتوانامان هەیە کە خاوەن فکری باشە بۆ ئەوەی بتوانرێت لە شوێنێکی وایە جێگەی بێتەوە سەرمایەدارێک خاوەن کۆمپانیایەک ئەم بیرۆکە یاخود ئەم گەنجە کە ئەبینێ بتوانێت پشتیوانی بکە بۆی بیرۆکەکەی جێبەجێ بکە؟ بەڵێ بێگومان بەڵێ لیکولی ضرورەتون ئەحکام یعنی ئێستا بە حکمی ئەوەی کە دامەزراندن لە کەرتی گشتی
زۆر کەمە ئەگەر هەرناڵم نییە لەبەرەوە گەنجانی ئێمە بیر لەواکەنەوە بەدیلی ئەمە ئەوە بکەنێنی بە خۆشحاڵیەوە گەنجانێکی زۆر هەن کە بیر ئەکەنەوە بەڕاستی بیرۆکەیان پێیە پرۆژەی بچووکیان پێیە ئێمە پێشوەخت بۆ خۆمان ڕاگەیانێکمان کرد لەو بارەوە کە هەر کەسێ بیرۆکەی هەیە لەو بارەوە ئەمە ئامادەین هاوکاریان بکەین بەخۆشحاڵیەوە ژمارەیەکیان هاتن پاش یەک دوو کۆبوونەوە لەگەڵیان بڕیاریەوەماندا کە ئێمە شوێنتانە دەینێ وەرن بۆ خۆتان نمایشی بیرۆکەکانتان بکەن بەرهەمەکانتان بکەن بە خۆشحاڵیەوە یعنی زۆر باش بوو یعنی ئەوەی جێگەی خۆشحاڵیش بوو سەردانی کارانیش کە سەردانی پێشانگاکیانە کرد سەردانیانەکردن من وەکو لە سەرەتا ئاماژەم پێ وەکو فیدباک سەردانی ئەوانیشم کردەوە کە ئایا تا چەند ڕەزامەند بوون لەوەی کە ئێوە بەشداریتان کرد و سەردانی کاران ڕەئیان چی بوو بەرامبەر بەمانە ئەتوانم بڵێم هەمویان ینی زۆر دڵخۆش بوون کە بەشداریان کردبوو و تەنانەت یەکدوانێکیشیان وتیان ئەو پرۆژانی کە هەن ئەو کارگانی کە هەن داوایان لێکردوون کە بێن لەگەڵیانە کار بکەن ینی هاوکار بین بەو بیرۆکانی کە هیانە کاریان لەگەڵا بکەن بۆیە بەڕاستی ئامانجەکەتان پێکرا بێگومان ئامانجەکەمان پێکا و زۆر دڵخۆش بووین و بەڕاستی گەنجان ئەرکی هەموو لایەکە ئەرکی هەموو لایەکە ئاوڕێکیان لێ بدرێتەوە بتوانرێ هەموو ئەو وزە و توانیانی کە تایەنایە بەگەڕ بخرێ بە تایبەتی بەشێک لەوانە دەرچووی کۆلێجەکانن و بەشێکیان هێشتا خوێندکارن لە ناو کۆلێجەکانە کاتون بیرۆکەیان پێ یعنی بەڕاستی ئەمە جێگەی دڵخۆشی بوو و ئەوانیش زۆر دڵخۆش بوون من دڵنیام ئەمە نەک بۆ خۆیان هەن دەرەبێ بۆ گەنجانی تر کە بیر بکەنەوە لەوەی کارێک بکەن متمانە بکەنە سەر ئەو وزە و توانا و گەنجەی کە هەیەە بۆ داهاتووی خۆیان وڵاتەکەمان سەنەوەکو گرنگی بۆ گەنجان ئەی سەبارەت با خودی پێشانگاکە خۆی گرنگێکی لە چیە شارێکی وەکو سلێمانی کە شاری پیشەسازیە خاوەنی کارگێکی زۆرە مەجگەلەوەی کە بەرهەمەکانی نەک تەنها بۆ دەرەوەی عێراق بۆ دەتوانین بڵین دەرەوەی هەرمی کوردستان و عێراقیش دەنێرێ ئەم جۆرە پێشانگانە تا چەند گرنگی هەیە بۆەوەی نەک تەنها لە سلێمانی شارەکانی تریژێک بەشداری کە بە کاتێک بەشداریەکەن بتوان بەرهەمی زیاتر هەناردی دەرەوە بکەن ڕاست ئێمە یەکێک لەو میوانە بەڕێزانی کە هات ڕئیسی اتحادی سەناعینی عێراقین بوو بەڕێز عادل عوقێب ینی بەڕاستی زۆر معجب بوو کە سەردانی هەم کارگە و هەم تەنانەت ئەو گەنجە داهێنەرانەشی کردیانی وعدیشی پێدان کە داوای لە ژووری بازرگانی پیشەسازی کە فکرە و پرۆژەکانیان بۆ بەرزکات و داواکاریان بۆ بەرزکات و ئێمە هاوکاریانەکەین لە ئەوە خۆی ئامانج لە هەر پێشانگایەک ئەوەیە کە تۆ ئەمە سەکۆیەکە دەرفەتێکە بۆ ئەوەی کە ئەم کۆمپانیانە هەم خۆیان نمایشکەن هەم بەرمەکانیان پیشان بدەن و دەواازەیەکیشە بۆ دروستکردنی پەیوەندی لە نێوان بازرگانەکان ئەو کەسانی کە سەردانیانەکەن ئەو کەسانی کە بەرهەمیان هەیە و وەکالت بکەنەوە لە شوێنە جیاوازەکانە و لە هەمان کاتیشە چۆنەڵی پردێکە بۆ بەستنەوەی بەرپرسانی حکومی و لەگەڵ خاوەن کارگەکان کە گرفت و کێشە و ئاستەن کە هەیە لە بەردەمیانە ئێمە جگە لە ناوخۆ مەسەلەن زۆر جار ئەو پەیوەندیانی کە لە نێوان هەرێم و ناوەندایە زۆر جار ئەبێتە هۆی عرقەلە لە ڕێگەی چوونی بەرهەمەکانی ئێمە بۆ شارەکانی ناوەڕاست و خواروی عێراق و ئەمانە بێگومان کە ئەو بەرپرسار عێراقیانە دێن گوێیان لەم کێشە و گرفتانە بێت لە زمانی خاوەن کۆمپانیەکان لە زمانی خاوەن بەرهەمەکان بێگومان کاریگەری زیاتری هەیە لەوەی کە بەرپرسێکی حکومی خۆمان لەگەڵ بەرپرسێکی ئەوان قسە بکە باشایی کاکسەر نابێتەوەی کە جگەلەوەی کە بێتە پردێکی پەیوەندی لە نێوان کۆمپانیەکان و لەگەڵ بەرپرسەکانە نابێتەوەی پردێکی پەیوەندی و دروستکردنی با بڵین ئاڵ و گۆڕکردنی بیرروڕا لە نێوان خودی کۆمپانیەکان خۆیانە بێگومان خۆی ئەوەی کە پێڵم B2B ڕوبەڕوو یعنی یەکێک لەوانە ئەوەیە ینی ئەم کۆمپانیانە زۆر جار ئێمە وەکو داری پێشانگا چوین بچین سەردانێکیان بکەین ینی ئەمەندە مەشغوڵ بوون کە خەڵکان و سەردانی کار و بازرگانوانە سەردانیانە کرد مەسەرەن ماوەیەکی زۆر ئەنج ڕەنگە بمانتوانێت قسەیان لەگەڵا بکەین یەکێک لە ئامانجەکان ئەمەیە بەڕاستی بە تایبەتی لەم جۆرە پێشانگایانە وەکو پێشانگایەکی جەماوەری نییە مەسە بۆ نمونە پێشانگای کتێب یان فیستیڤاڵی خۆراک ئەمانە جیاوازی هەیە
ئەمانە سەردانیکاری تایبەتی خۆیانێ یعنی میوانی تایبەتی خۆیان هەیە بۆ پێشانگاکە. ڕاستە بەخش کاکسن باست لەوە کرد کە بەرپرسانی عێراقیش بەشدار بوون لەگەڵتانەوە پێشانگاکەش پێشانگایکی عێراقی بوو ینی هەموو عێراق بەشدار بوو و ئەم پێشانگایە بەڕاستی گرنگی خۆی هەیە. ئێوە چۆنەڵێ ئەم پەیوەندی دروستکردنە لەگەڵ ئەم خاوەنکارە عێراقیانە یانی ئەو خاوەنکارانی کە لە خواروی عێراقەوەن چۆن ئەم پەیوەندیتان دروست کرد و هێناوتانن بۆ ئێرە و لە سلێمانی ئەم پێشانگایەتان کردوانی ئێمە زۆر جار پارێزگاری سلێمانی یاخود بەرپرسانی شارەکەڵن شاری پیشەسازی بە سلێمانی ئەمە هۆکار بوو یاخود نەخێر گرنگی بابەتەکە بوو ئەوەی وای لە ئێوە کرد کە ئەم پێشانگایە بێنە سلێمانیەوە بۆ جاری بۆ خولی سێمیش بیانە. خۆی بەڕاستی بە ئەمانەتەوە باسی بکەین ئەمە دەست پێشکەری کۆمپانیای ئەتلەسڵ ئەسیل بووە کە بڵین ئەو پێشانگایەی سەرپەرشتی ئەو پێشانگایە کاو بڵین ئەو شوێنەی بەکرێ گرتووە لە ژووری بازرگانی پیشەسازی مبادرەی کۆمپانیای ئەتلەسڵ ئەسیل بووە ینی بە خۆشحاڵیەوە ینی وەکو باسم کرەمە سێم خولەکان پێشانگایە لە سلێمانی ئەکرێتەوە بۆ خۆی لە جێگەی خۆشیەتی ینی بە حکومیەوەی کە لە سەرەتا ئەمەژەمان پێدا سلێمانی ژمارەیە کارگەی گەورە و بەرچاو و استراتیژی لەم شارە هەیە و عینەن کاتە ئەم بیرش کراوەتەوە ئەتوانم بڵێم جێگەی خۆی گرتووە و ئێمە لە سەردانەکانمانە بۆ وەزارەتی پیشەسازی و کانزاکانی عێراق ئەوانیشانی بە هەمان شێوە دڵخۆش بوون بەوەی کە شتێکی وە هەچەنە بەداخەوە من وەزارەتی پیشەسازی و ئەوە یعنی ئەو ئامادەیان نەبوو کە ئێمە هیوادار بووین ینی کە خوازیار بوون کە ئەوە بێ بێگومان ئەوەش یەکێک لە هۆکارەکان مەسلەی بانگەشەی هەڵبژاردن و مەسلە ئەو گۆڕانکاریانەی کە ڕوو ئەدا لە داهاتوودا لە دروستکردنی حکوومەت و ئەمانە ئەمەش بۆ خۆی کاریگەری هەبوو لەسەر ئەو بابەتی کە من باسم کرد. باشەکە حسن هاوکارم کۆسار باسی لەوە کرد کە ئەم پێشانگایە چەندە گرنگە بەڵام بەڕێستان یعنی بەوردی بۆمان باس بکەم بزانین ئایا لە ڕووی ئابووری تا چەند گرنگە بۆ سلێمانی بۆ ناوچەکانی دەوروبەری سلێمانی بۆ ئەو کارگانەی کە هەیە لە ناو سلێمانی یاخۆ لە چواردەوری سلێمانی بەوردی ئەمەمان بۆشی بکەیت و بزانین پێشانگای چ گرنگیەکیە بۆ ئەم بابەتانە. طبعاً وەکو باسم کرد ئەمە خولی سێمی پێشانگاکەی جاری وا هەیە لە وڵاتان زۆر جارێمە گوێبیستە بین پێشانگایەک ئەڵێ ئەمە هەفتا هەمین خولە هەشتا هەمین خولە بێگومان خولی سێهەم وەکو دوو نەبووە پێشکەوتوتر بووە 4 و 5 وەکو سێ نابێ یعنی بەردەوام تۆ هەوڵەدەی گۆڕانکاری و تازەکاری تیا بکەی وەکو باسم کرد ئەمەی کە داهێنەرەکان لە خولی یەکەم و دووەمان نەبووە بەڕاستی ئەمە یعنی لە خولی سێمە هێناومانەتە ناو تازەگەریەک بووە. ئێمە ئومێدمان هەیە کە ساڵ لە دوای ساڵ هەچەنە سپاس بۆ خوا بۆ دڵسۆزان لەم چەند ساڵە سرە ڕای هەموو ئەو ئاستەنگانی کە هەبووە لە بەردەم ئابووری و لە بەردەم کارگەکان و ئەمانە بەڵام گۆڕانی گەورە و نەوعیش ڕووی داوە لە مەسلەی پیشەسازیکردن و ئەو پرۆژانە. من حەز ناکەم ناوی پرۆژەکە کارگەکان بێن نەکو ناوی چەندێکیان بێنم هەنێکم لێ بیرشێ بەڵام بۆ خۆی ئەو کارگانی کە وجودیان هەیە لە ناو پێشانگاکە شاهیدی ئەوەن کە سلێمانی چۆن گەشەی کردووە لە ڕووی ئەم کارگە پیشەسازیانەوە کە دەرفەتی ڕەخساندنی هەلێکی کارە بۆ زۆربەی هاوڵاتیانی ئێمە کارگەی وایە زیاد لە 300-400 کەستایە کارەکە ئەمە کە بە شێوەی مباش ڕاستەوخۆ سوودمەندن جگە لەوانەی کە بە شێوەی ناڕاستەوخۆ ئەوەی کە ئەم بەرهەمانە هەنارداکەن ئەم بەرهەمانە ئەگوێزنەوە ئەو کەسانەی کە مندووبن بۆ ئەمانە وەکیلەکان ینی ئەمانی کە بە شێوەی ناڕاستەوخۆ سوودمەندن هەمووی جوڵەی بازرگانی بۆیە بێگومان ئەمە کاریگەریی گەورەی هەیە لەسەر ئابووری و بازرگانی لە شاری سلێمانی بە بازارکردنی بەرهەمەکانیان و دۆزینەوەی ناوەندی فرۆش نەک لە ناوخۆ بەڵکو لە شارەکانی تری هەرێمی کوردستان و لە شارەکانی تری عێراق و ئێمەش بۆ خۆمان لێ لە کەسێکیان پرسی زۆر شارەزای وتی نەتیجەی ئەو هەڵانەی کردومە شارەزا بووم ئێمەش بە ئومێدی ئەوەین کە
سوود لە هەڵەکانمان لە کەم و کوڕەکان بکەین بۆ ساڵانی داهاتوو بتوانین پێشانگایەک بین کە لە ئاستی وڵاتانی چاڕێوەشتان پێشکەوتووە بێگومان چاڕێوەتان لێ عرب بەڵێ مەسافەت 1000 میل تبدە بخەتوە مەسافی 1000 میل بەیەک هەنگاو دەست پێکە ئەمە دەستمان پێکردووە الحەمدلله. الحەمدلله. کاک حسێن با باسی بابەتێکی تر بکەین. جەنابەت باست لەوە کرد کە ئەگەر پۆلێنیان بکەین بەسەر چەند بەشێکە پۆلێنتان کردبوو. با باز لە ژماری بەشداربووەکان بکەین، ژماری بەشداربووەکانی ئەو کۆمپانیا و کارگانی کە بەشدار بوون. پێش بەرنامەکە تۆزە قسەمان کردوتە کردومانە ئەتوانین بڵین دوو بەشن، بەشێکیان ئەو کارگە بچووکانن یاخۆدە و کۆمپانیا بچووکانن، بەشێکیشان کۆمپانیا زەبەلاح و گەورەکانن. ئەم پۆڵەنکاریە چۆن کرا و ڕێژەی کامیان زیاتر بوو کۆمپانیاکان یاخود کارگەکانی کە بەشدار بوون لە نێو پێشانگاکەیە؟ یعنی لە ڕوو ژماری کارگەکانەوە بەڵێ لە ڕوو ژماری بەشدار خۆی وەکو باسم کرد ژماری کارگە گەورەکان ژمارەیەکی دیار و بەرچاون بێگومان ژماری مام ناوەندە و بچووکەکان زیاتر پێویستیان بەخۆ ناساندن و نمایشکردنی بەرهەمەکانەیە. بەڵام متوانم بڵێم چۆن نەڵێی هارمۆنیەکی جوان دروست بوو لە ناو پێشانگاکە، ینی هەموو جۆرەکانی تیا بوو و ئەو سەردانی کارانش کە هاتن ینی هەر یەکە و بابەتی خۆی هەیە، هەر جۆرە کۆمپانیا و سەردانی کاری خۆی هەیە، بازرگانی تایبەتی خۆی هەیە. بەشێک لە ڕۆژە بچووکەکان ئەوانە ڕەنگە هاوڵاتیەکی سادە یان ئەوەی کە کارێکی وای نییە سەردانی ئەماناکە ئەمان کارێکی گەورە نەبێت بچێت سەردانی ئەوان بکە. بەڵێ بەڵام ئەم پرۆژە گەورەکانی ژۆکو باسم کرد کە کارگەکانی چیمنتۆ و کارگەکانی ئاستن و ئەوانش بێگومان میوانی تایبەتی خۆیان هەبووە لەو ڕۆژانەدا. سەرکەوتوو بن. کاک حسێن پرۆژەی نوێتان چییە بێت؟ بەتەمان پێشانگایکی دیکە بکەنەوە باسێکمانەوە بۆ کە بزانین ئەو پرۆژە نوێیەکی و سەبارەت بە چێ پێشانگاکە. بەڵێ تەوان ئەمڕۆ دەستخۆش بۆ پرسیارە ئەمڕۆ پێشانگای مۆبیلیات دەکرێتەوە، ژمارەیەک کۆمپانیای ئێرانی و بەشداربوانی ناوخۆی تیادا بەشدارن هەر لە هۆڵی دووەمی بڵین پێشانگای نێودەوڵەتی سلێمانی سعات 11 ئەکرێتەوە ئەوەوە کۆمەڵێک من دوێنێ سەردانی شوێنەکەم کرد کۆمەڵێ بابەتی زۆر نایابیان هێناوە بەڕاستی ینی کە بۆ نمایشکردنیان لە ناو پێشانگاکە ئەوە تقریبان لە ئەمڕۆوە تا 11 مانگ ئەخایەنێ ئەوە دەرگای تایبەتی خۆی هەیە ینی لەگەڵ ئەم پێشانگایە ئەوە نییە. لە هەمان کاتە لە حەڤەی مانگ حەڤە بۆ 20 مانگ پێشانگای کشت و کاڵ و پیشەسازی خۆراکمانەیە کە هەموو سێکتەرەکانی کشت و کاڵ چی هەمووی ئەوەی کە پەیوەندی هەیە بە ئامێرە کشت و کاڵیەکان، ئەوەی کە پەیوەندی هەیە بە خزمەتگوزاری کشت و کاڵی نەمامگە، هەموو ئەوەی کە لە ناو سێکتەری کشت و کاڵایە بە ڤێتەرنەری و سامانی ئاژەڵ و ئەمانە هەمووی تیا بەشدارن و ئەوەی جێگەی دڵخۆشی ئەمەیە بەشێک لەو کارگانە کە ئێستا بەشدارن لە سنعفی العێراقەکە کارگەی پیشەسازی خۆراک و ئەو شتانن بە حکمیەوەی شمولی هەردوو پێشانگاکەکەن بەشێکی زۆریان بڕیاریان داوە کە بە هەمان شێوە بمێنەوە لە شوێنەکانی خۆیانە لەبەرەوەی کە لە پێشانگای کشت و کاڵ و پیشەسازی خۆراکەکەش جێبەجێ بەشداری بکەن. لەبەرەوەی ئەوانیش ینی پێشانگای کشت و کاڵەکە میوانی تایبەتی خۆی هەیە، بەشداری تایبەتی بۆ هەموو عێراقەوە ئەوەی جێگەی دڵخۆشیە ینی بەشداربوویەکی باش لە شارەکانی ناوەڕاست و خاروی عێراق و تەنانەت بەرپرسانی وەزارەتی کشت و کاڵی عێراق تیا بەشدارە بن، ژمارەیەکی باش لە کۆمپانیەکانی ئێرانی تیا بەشدارە بن، کۆمپانیای ئوردونی تایە، ڕێکخراوی فاوی تایە، حکوومەتی ئیتالیا پرۆژەیەکیان هەیە پرۆژەی زەیتون ئەوانە تیا بەشدارە بن. یعنی ئەتوانم بڵێم بابەتێکی هەمەڕەنگە عینەن شت وەکو چۆن ئەوەی گەنجانی داهێنەر بە هەمان شێوە کۆمەڵێک گەنجی داهێنەر هەیە لە بواری کشت و کاڵ و ژینگە ئەوانیشمان هێناوە شوێنێکی تایبەتمان پێداون و ئەم بەڕێزانشی کە ئێستا بەشدارن لە پێشانگایی ئێستا بەشیشان جۆرێک لە پەیوەندیان هەیە لەگەڵ کشت و کاڵ و ئەوانە
پێمانوتن ئازادن ئەمێننەوە بەشێکی زۆریان وتیان ئەمێنینەوە لەگەڵتانە بۆ ئەوتە هەلێکی باشە بۆ پەرەدان بە کەرتی کوشت و کاڵ. زۆر فرسەتێکی باشە بە حکمیەوە وەکو باسم کردیانی کۆمپانیا ئێرانەکان و ئەوانش تیا بەشدارن. ئومێد دیێواکەین کە بتوانین هەنگاوێکی تر بنین و هەموو ئەو گۆڕانکاریانی کە لە کشت و کاڵە لەم چەند ساڵا ڕووی داوە بەڕاستی ینی لەم 5-6 ساڵە گۆڕانکاری زۆر گەورە ڕووی داوە لە کەرتی کشت و کاڵ لە هەموو سێکتەرەکان وە بەتایبەتی لە مەسلەی سامانی ئاژەڵ و ڤێتەرنەری و پرۆژەکانی هێلکە و پرۆژەکانی پەلەوەر و کوردستانیش گونجاوە ژینگی کوردستان زۆر گونجاوە تقریبان ئێستا پارێزگەکانی ناوەڕاست و خواروی عێراق یعنی بازارێکی زۆر باشن بۆ بەرهەمەکانی ئێمە ینی ئەو کەش و هەوای جەنابەت ئاماژە پێدا ئەو کەش و هەوای ئێمە هەمانە بۆ سامانی ئاژەڵ و پەلەوەر و ئەمانە بەڕاستی لە ناوەڕاست و خواروی عێراق ئەوە نییە گرنگی پێ بدرێت سەرچاوێکی گرنگی یابووری وڵاتەکە بێگومان من بۆ خۆم بەڕێوەبەری گشتی بوون لە وەزارەتی کشت و کاڵ لە کاتێکا لە پێش 2022 ئەمانە 7 پرۆژەی هێلکە هەبووە لە کوردستانە ئێستا زیاد لە 40 پرۆژەی هێلکە هەیە ینی لە 700 لە بەرهەمی خۆمان زیادە زۆر کاتەکەمانەوە نەما تاسە چەند کۆمپانیا چۆنەڵی ڕەزامەندیە خود ئامادەی خۆی پیشانەوە کە بەشدارە بێت لە ئەم پێشانگای کشت و کاڵەکە واللهی بژمارەکەی نییە چونکە ئەوەنی ئەم چەند ڕۆژە مەشغوڵ ئەوە بووین و بەردەوام کۆمپانیای تریش ینی پەیوەندی پێوە تەسەورەکەم زیاد لە 100 کۆمپانیا ئەنجا ئەوەش کە حەزم کرد ئاماژە بەم بەوە هی کشت و کاڵێکە کردومانە جگەلەوەی داهێنەران بەشێکی ترمان جیا کردەوە پێرن فرۆشی ڕاستەوخۆ زۆر کارگەی بچووک هەیە ڕەنگە جەنابتان بینیوتانەوە لە فیستیڤاڵەکان بەشداریەکەن لە هەڵەبجە و زۆر خاتون هەیە مەسەلەن کارگەیەکی بچوشی کردوتەوە بۆ مەسەلەن ئەمەی سرکەی سێ و ڕبەهەنار و بەرهەمی وشکراوە و ئەمانە بەشێکمان جیا کردوتەوە لە ناو پێشانگاکە جێوانیش بێتەوە ئەمە بەرهەمەکانیان نەفرۆشن یان هەنگەوانەکان شوێنێکمان بۆ داناون کە بەرهەمەکانی خۆیان عەرزکەن لەوێ بیفرۆشن ئەوەی خۆشحاڵیەنی لە پارێزگاکانی ناوەڕاست و خواروی عێراقیش بە بەرهەمی خورما بەشداریەکەن بۆی کە ئێستا لەوێ زۆر کۆمپانیا دامەزراوە بۆ بە پاکێشکردنی بەرهەمەکانی خورما یعنی بە شێوازێکی جوان بیخەنە ناو دەستەکانتان خۆش بێت کاک حسێن زۆر سپاسکان بەیانە لەگەڵمان ئامادە حسێن حەمەکەریم بەڕێوەبەری پەیوەندیەکانی پێشانگای نەودەوڵەتی سلێمانی زۆر سپاس بۆ زۆر سپاس بۆ بەڕێستان زۆر خۆش بەخێر بێت دووبارە